لەگەڵمان بن پێکەوە سەردانی گەڕەکی سەرچنار دەکەین بەڵام سەرچناری کەرکووک نەک سلێمانی. هاوشێوەی گەڕەکە کوردیەکانی دیکە ئێرەش پەراوێز خراوە و نەبوونی قیرتا و کەمی سەوزایی و نەبوونی ئاوەڕۆ لە گرنگترین کێشەکانی ئەم گەڕەکەن. وڵی وەکو چی بکرێ وەکو خزمەتگوزاری وەکو سێرەکەی سەوزاییمان زۆر کەمە. سەوزاییمان زۆر کەمە لەم گەڕەکە تێگەی هەتا خزمەتگوزاریش پاکوتەمیسیمان کەمە. جادە و ڕێگەوبانەکانمان پیسە پێویستیمان بەخاوێنکردنەوە شتی وا هەیە. وەڵی کۆڵانەکانمان ڕاستی هەموو گەڵە یعنی پێویستمان بەوە هەیە مەسەن کۆڵانەکانمان یان قیرتا و بکریان سەڵ بکرێ تۆزێ لە کۆڵانەکانمان هینە پیسم لەوە سەڵ ڕاستی. بەپێی زانیاریەکانی پەیام بەشێک لەو خزمەتگوزاریانەی بە گەڕەکە گەیشتووە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە بووە و پارێزگاری ئێستا زیاتر لە پارێزگارەکەی پێشوو کە کورد بووە خزمەتی بە گەڕەکی سەرچنار کردووە. وەڵایی داواکارم لە بەرپرسان وەکو کە ئەچنە بەر دەرگای خەڵک داوای دەنگەکەن هیوادارم خزمەتگوزاریەکانش بگەن نە کۆڵانەکان سپاسیانەکەی نێمە. وەڵا پەراوێز کراوە بەرەوەڵا بەڵام ئێستا بۆی ئەم دەنگدانەوە خەریکن کۆڵانەکان هیوادارم زیاتر پەرەی پێ بدەن بەم ئیشانە بەڵا ئەرواڵا هەیان بۆیتر هیوادارین ئەم ئیشانە زیاتر بکەن و کۆڵانەکانمان بۆ سە بکەن. والله قولە بیکەن کاکە بعضێ جێ ئەیکەن و بعضێکی ماوە و ئەو هایە کاکە والله داواکاریم ئەوەی ئینشاءالله دنیا خوا سالیکا بۆ جەمیع و ئینشاءالله باشە بێ بۆ هەموو لایەک یا ڕەبی خوایە والله ئەگە بۆ مام بکەن زۆر زۆر مەمنونین کاکە ئینشاءالله کاکە ئەوەی نەکراوە ئینشاءالله حکومت بیکە و دەسەڵات بیکە و حکومەتی خۆمان بیکە و حکومەتی هەرێمی کوردستان بیکە و ئەتر خۆشی بۆ هەموو لای بێ یا ڕەب العالەمین. بەهۆی خراپی دۆخی ژیانی کوردەکانی کەرکووک چاوەڕوان دەکرێت دوو حزبی دەسەڵاتداری هەرێم کە لە پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە هەژمونیان لە شارەکە هەبوو و خزمەتیان نەکردووە سزای تون بدرێن و خەڵکی ئەم گەڕەکانە کەسانێک بکەنە نوێنەری خۆیان کە دەستیان لە بەتاڵانبردن و کاولکردنی گەڕەکەکانی پارێزگاکەیاندا نەبوو و سەرڕای نەبوونی هیچ پۆستێکی سیاسی و ئیداریش خۆیان بە خزمەتکاری هاوڵاتیانی کەرکووک زانیوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.